حکوومەتی هەرێم لە بری دامەزراندنی دەرچوانی زانکۆ و دۆزینەوەی هێلی کار بۆ گەنجان لە ڕێگەی ئەم سەنتەرانە چین و توێژە جیاوازەکان فێری یەکێک لە پیشەکان دەکات تاکو بتوانن بژێوی ژیانی خۆیان دەستەبەر بکەن. سەنتەری ڕایەنانی پیشەیی لە هەڵەبجە کرایەوە. ئامانج لەکردنەوەی سەنتەرەکە هێنانەدی خەون و خۆزگەکانی گەنجانە بە شێوەیەک فێری پیشەیەک دەکرێن و دواتر لە ڕێگەی ڕێکخرا و کۆمپانیاکانەوە کارێک بۆ خۆیان دەدۆزنەوە. ئەم سنتەرە ئەمانەوێت بە شێوازێکی جیاواز دەست پێ بکەین لە هەڵەبجە. جیا لەوەی ئێمە خۆمان گەنجانی هەڵەبجە فێری پرۆژە جیاجیاکانەکەین، ئەمانەوێت لەگەڵ ئەو کۆمپانیانە ئەو کارگانەی ئەو خاوەن پیشانەی کە لە هەڵەبجە کارەکەن چەند گرێبەستێک چەند دانیشتنێک بکەین بۆ ئەوەی کارمەندەکانیان کرێکارەکانیان فێری پیشە جیاجیاکان بکەین. بڕوانامەکانی ئێمە بڕوانامەی باوەڕ پێکراون و ئەوانەی کە بڕوانامە وەرەگرن لە سەنتەرەکانی ئێمە ئەتوانن ببنە خاوەنی پیشەی خۆیان، ئەتوانن وەک وانەی ئەمەلی زانکۆکان کاری پێ بکرێت. لە هەنێ پیشەیە ئێمە بڕوانامەکانمان نێودەوڵەتیە، نەک لە هەرێم و عێراق ئەتوانن لە تەواوی دنیا کار بە پیشەکانیان بکەن. لە هەرێمی کوردستان چەندین ساڵالی دامەزراندن نەماوە وەزاران کەس لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بێکارن و قەیرانی ئابووری جموجوڵی بازاڕیشی سارد کردوێتەوە. بە شێوەیەک لە هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری بە بەراورد بە ساڵانی پێشوو ڕوو لە هەڵکشانە، بەڵام تا ئێستا ئامارێکی باوەڕپێکرا و فەرمی بڵاو نەکراوەتەوە. ئەم سەنتەرە کاریگەریەکی گەورەی لەسەر ڕاهێنانی تاکەیە کە چۆن بتوانێت کار بۆ خۆی دروستکەوە کەسێکی کارامە و لێوەشاوی لێ بەرهەم بێنێت کە باسانی بتوانێت کار پەیداکە. چجا ئەوە کارەکە لە ناو شارەکەی خۆی کە پارێزگای هەڵەبجەیە پەیداکە و دروستکە وەیە لە شوێنێکی تر وەکو بڕوانامەیەکی کاری باش بەدەستیەوە بێ کە کاری بەدەستەبەرکە. ئەو کاتە مەسەڵەن خۆتان نەزانن ئەمڕۆ خاوەنکارەکان کار بە کەسێک نادەن کە شارەزایی نەبێ. لە سەنتەری ڕایەنانی پیشەیی خولەکانی فێربوونی کۆمپیوتەر و خەیاتی و گەشت و گوزار و کارەبا دەکرێنەوە و بەشداربووان دەبنە خاوەن بڕوانامەی نێودەوڵەتی لە بواری پیشەکەیدا. وای ئەوەی سەنتەرەکەمان لەوا دەرەکەوێت کە ئێمە بتوانین گەنجان بەرەو سەنتەرەکەمان ڕاکێشین بۆ ئەوەی بتوانین هانیان بدەین. پرۆژەیە لە مێشکیانایە، بیرێکی جوان لە مێشکیانایە کە بیەنە سەر ئەمری واقع. ئەرکی حکوومەت لە بنەڕەدا دامەزراندن و دۆزینەوەی هێلی کارە، بەڵام لە ئێستادا دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانەوانەی بێکارن فێری پیشەیەک دەکرێن و حکوومەتە وەرکەشی لەسەرشان نەما. لە هەرێمی کوردستان 8 سەنتەری ڕایەنانی پیشەیی هەیە و گەنجان و دەرچوانی زانکۆ بێکاران تێیدا فێری پیشەیەک دەکرێن کە لە بازاردا بتوانن ژیانی خۆیانی پێ بەڕێوە ببن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.